ئەم برا بەڕێزەمان پرسیاری واکە ئەڵێ مامۆستا باوکم ئەڵێ ئەگەر سوڵەتی کەهف لە بەرکەی دەوەرەقەتە دەمێ ئایا ئەو دەوەرەقەیە بۆ من دروستە؟ ئەمە پێی ئەوترێ تەشجیع. باشە هاندانی کەسێک بۆ ئەوەی قورئان لە بەرکات عەمەلێکی باش بکە بچێ بۆ عومرە، باشە بچێ بۆ نوێژی جەماعەت، باوکی لە مقابلە ئەڵێ من ئەوە نەپارێتە دەمێت. ئەمە دروستە، هیچ کەشەی نییە، چونکە ئەم کەسە چاکەت لەگەڵاکە بۆ ئەوەی تۆ بچیتە مەرحەلەیەکەوە، مەرحەلەی حفزی قورئانە، مەرحەلەی چاکەکاریە، باوکت بە پارە هاوکارتە بێت. ئینسانش کە گەیشتە ئەو مەرحەلەیە ئیتر دوای خۆت تاموچێش لە قورئان وەرەگری، ئینجا ئەزانی بەڕاستی باوکت نیعمەتێکی زۆر گەورەی لەگەڵ تا کردووە. کەواتە هەر باوکی ئەوە لەگەڵ کوڕەکەی خۆیان بکات کارێکی باشی کردووە، بەڵام ئەو کەسە ئەبێ ئیخلاسەکەی بۆ خوا بێت. باشە طبعا ئەمە پێوتێت تەشجیع، بەڵام نابێت تۆ بڵێ من لەبەر ئەو دەوەرەقەی لەبەر یەکەم. باشە وردە وردە ئەبێت تۆ ئیخلاس بۆ خۆت پێیاکەی بڵێ ئەمە تەنها لەبەر خوا ئەکەم، بەڵام دەستکەوتێکی دنیاییشی تایە نوڕ عەلا نوڕ. باشە قوربانگیان